بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 23 لەوانەکەین تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە بە هیوادان ئەوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. بەڕێ خۆشەویستان دیارە لەوانەی ڕابردوو باسمان لەو ئاەتە کرد کە خوای گەورە سوبحانە وتەعالە لە درێژەی باسی کەسانێکی دووڕوو و منافق دەفەرمی کاتێکەوە پێیان بگوترێ فەسادی مەکەن لەسەر ڕووی زەوی، کەواتە یەک لە سیماکانی منافقان لە ئاەتی پێشترێ باسی کرد درۆیە. سیمایەکی دیکەیان یاخود نیشانەیەکی دیکەیان لە نیشانەکان ئەوەی کەوا فەسادی دەکەن بە معنای کەلیمە. کاتێکەوە پێیان بگوترێ فەسادی مەکەن لەسەر ڕووی زەوی ئەوە دەڵێن ئێمە مصلحین، ئێمە ساکەکارین. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەی ڕابردووش کەمێک باسمان لەو ئاەتە کرد، خوای گەورە سوبحانە وتەعالە دەفەرمی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. دەفەرمی فەسادی لە بەڕ و لە بەحر دروست بوو، فەسادی لە وشکانی و لە دەریاکاندا دروست بوو بما كسبت أيدي الناس، بسبب ئەوەی کەوا خەڵکی لە گوناه و تاوان ئەنجامی دەن. دیارە لێردا لە تەفسیری و ئاەتەی سوورەتی الروم ظهر الفساد في البر والبحر زانایان وای لێک دەنەوە لە وشکانی و لە بەحردا لەسەر ڕووی زەوی فەسادی دروست دەی، فەسادی بەو مانایی کەوا شتەکان لەسەر طەبیعەتی خۆیان نامینێن، شتەکان لەسەر طەبیعەتی خۆیان نامینێن، شت تێک دەچی، ژیان تێک دەچی. بەسەبەبی چ؟ بەسەبەبی بما کەسەبەت ئەیدی الناس، بەسەبەبی ئەو گوناه و تاوانانەی کەوا خەڵکی ئەنجامی دەن. کەواتە دیارە بەڕاستی ئەوەی سنەتێکە لە سنەتەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالە لە قەدەر ئەوەی کەوا خەڵکی چاکەکار بن، لە قەدەر ئەوەی خەڵکی ڕوو لەخوا بن، کاتێکەوە دەن ڕوو لەخوا بن، لەسەر پەیام و مەنهەجەکەی خوای گەورە بن، عەدالەت بەرپا بکەن لەسەر ڕووی زەوی، هەر کەسەوە لە مستەوای خۆی و لە مستەوای دەوروبەرەکەی، هەر کەسەوە لە قەدەر دەسەڵاتی خۆی، ئەوە خوای گەورە سوبحانەه وتەعالە ژیانیان لۆ خۆش دەکات بە هەموو شێوازەکانی، پیت و بەرەکەتی عارد و ئاسمانیان لێ دەکاتەوە. بەڵام بە پێچەوانەوە کاتێکەوە دوور دەکەونەوە لە مەنهەجی خوای گەورە سوبحانەه وتەعالە، کاتێکەوە شرک بەرپا دەکەن وەالعیاذ بالله، کاتێکەوە مەعاسی و گوناح و زوڵم بەرپا دەکەن، ئیتر ژیانیش بەرەو تێکچوونە، ژیانیش بەرەو تێکچوونە، بەرەو سنەتی خوایە سوبحانەه وتەعالە. لێیە کاتێکەوە کەسانێکی منافق گوناه و تاوان دەکەن بەو نیفاقەیەکەوە دەیکەن، طبعا نیفاق گوناه و تاوانێکی زۆر گەورەیە، وەکو خوای گەورە لە سوورەتی النساء ئەو وەعید و ئەو هەڕەشەی بەرامبەر بە کەسانێکی منافق باس کردێ بەلە بۆ کافرانیش باسی نەکردێ. فەرمی إن المنافقين في الدرك الأسفل من النار، کەواتە منافقەکان لە پلەی هەرە خوارەوەی جەهەنەمێنە، خوا پەناماندا، کەواتە لە خوار کافرانیشن، لە خوار کافرەکانیشن. کەواتە کەسانێکی منافق بەو نیفاقی کەوا دەیکەن کە لە ئاعتیقادیاندا هەیە و دڵیان پڕە لە نەخۆشی و شەک و گومان، بەڕاستی گوناه و تاوانێکی گەورەیە، لە نەتیجەدا فەسادی بەرپا دەبی. لێ وەکەئەنەما کاتێک کە پێیان دەگوتێ لا تفسدوا في الأرض، وەکو ئەوەی کەوا کەسێک
کارێک ئەنجام بدا ئەتو پێی بڵێ کاکە خۆت مەفەوتێنە، یعنی ئەتو عاقبەتی کارەکەی لۆ بەیان دەکەی، ئەو کارێ ئەتو لەسەری بەردەوامی لە نەتیجەدا خۆت دەفەوتێنی، لێ یەکسەر پێ خۆت مەفەوتێنە. بەڵام لێرەدا کاتێک پێیان گوتێ لا تفسدوا في الأرض، واتە ئەو نیفاقەنگۆ بەرەو فەساد دەڕوە، عاقبەتەکەی فەسادە، لێ هەر یەکسەر فەسادی مەکەنە گۆ لەسەر ڕووی زەوی، فەسادی مەکەن لەسەر ڕووی زەوی. کەواتە بەو شێوەیە والله ئەعلەم فەسادی لە نەتیجەی گوناه و تاوان و شرکە، لە نەتیجەی ئەو نیفاقەیەکەوە ئەوان لە دڵ و دەرونیانە بەرامبەر بە ئەهلی ئیمان. جا دیارە وەکو گوتمان کە تاعەت و با بڵێن ئەو تاعەتێکەوە لە تەوحیدەوە هەڵدەقوڵێ دەبی تەمایەی ئاوەدانکردنەوە و پیت و بەرەکەتی سەر ڕووی زەوی، وەکو کە لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لێ ڕازی بکە بە خەلیفەی پێنجەم دەژمێردی هەرچەندە مودەی زەمەنی لە نێوان ئەو لە نێوان خولەفای ڕاشیدین هەیە، بەڵام لەبەر ئەو عەدالەتێک کە ئەو بەرپای کرد بوو، سبحان الله وەکو باسکە ئەو پیت و بەرەکەتەی لەو زەمەنی کەوا هەبوو لە نەتیجەی ئەو عەدالەتەی و ئەو ئیسلاحێکەوە ئەو دەیکرد، وەکو باسی دەکەن دنکە گەنمی ئەو کاتیان کە دیتی بووە پاشی زەمانێک لە دوای ئەو، وەکو وەصفی دەکرێت زۆر زۆر گەورەتر لەوەی کەوا دواتر دێکەوە ئەو عەدالەتە نامینێتن، ئەوجا لەسەریشی نووسرا بوو، با بڵێن وەکو شتێکەوە لەگەڵ ڕەبت کرابیتن نووسرا بوو ئەوەیەکەوە لە نەتیجەی عەدالەت ئەوها پیت و بەرەکەت زیاد دەکات. والعەکس بالعەکس، کاتێکەوە عەدالەت نەمینێ، کاتێکەوە زوڵم بەرپابی، کاتێکەوە معسیەت و شرک بەرپابی، بەرەکەت نامینێ و ژیان بەرەو ڕوخان و بەرەو خراپبوون دەڕوا. خوا پەنامەندا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا باز دەکا کە دەفەرمی ئیبن ماجە و نەسائی ئیمام محەمەد ڕوایەتیان کرد، ئەبی هورەیرە دەجێت خوای لە ڕازی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی حد يعمل به في الأرض خير لأهل الأرض من أن يمطروا 40 صباحا. کەواتە دەفەرمی ئەگەر حدێک بەرپا بکرێتن لە سەر ڕووی زەوی لەو حدودانەی کەوا خوای گەورە داینایە سبحانه وتعالى، حدێک بەرپا بکرێ و ئیقامە بکرێ لەو حدود و سنوورانەی کە خوا داینایە سبحانه وتعالى، ئەوە لە بۆ سەر ڕووی زەوی باشترە لەوەی کەوا چڕ ڕۆژ بارانیان لۆ بباری، چڕ ڕۆژ باران باری پیت و بەرەکەتی لە دوا دێ. بەڵام کاتێکەوە حدێک لە حدودی خوای گەورە جێبەجێ دەکرێت باشترە لە بۆ سەر ڕووی زەوی، لە نەتیجەدا پیت و بەرەکەت زیاتر بەرپا دەبێت لە سەر ڕووی زەوی لەوەی کەوا چڕ ڕۆژ بارانیان لۆ بباری. کەواتە بەڕاستی تاعەت و ئەو تاعەتی و گوتمانکەوە لە تەوحیدەوە هەڵقوڵایە، ئەو تاعەتە کاتێکەوە لە سەر ڕووی زەوی بەرپا دەبێت، ئەو عەدالەتە نەتیجەکەی ئەوەیە کەوا پیت و بەرەکەت و خۆشی لەسەر ڕووی دنیا، بەرەکەتی ئارد و ئاسمان خوای گەورە لێیان دەکاتەوە، بە پێچەوانەوەش ئەو مەعاسی و زوڵمەی کەوا لە شرکەوە هەڵدەقوڵێ لە نەتیجەدا پیت و بەرەکەت نامینێ و فەسادی لەسەر ڕووی زەوی بەرپا دەبێت. خوا پەنامان بدا. بەڵێ ئەوجا ئەگەر شتێک کەس ملاحەزە بکەین لەو ئاەتە وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض، دیارە کەسی منافق کاتێکەوە کەسی دووڕوو کە فەساد دەکا، فەسادەکەی لە قەدەر توانای خۆیتی نەک بتوانین لەسەر ڕووی هەموو زەوی بەرپای بکە. بەڵام ئالۆ پێیان دەگوترێەوە إذا قيل لهم لا تفسدوا في الأرض، لەسەر ڕووی زەوی فەسادی مەکەن. لۆ ئەوهایان پێ دەگوترێ لەبەر ئەوەی وەکو زانایان دەفەرمون بەڵێ فەساد هەر کەسەوە لە قەدەر توانای خۆی فەساد دەکا، بەڵام طبیعەتی فەساد وەکو نەخۆشیەکەی کەوا لە پێشەوە باسکرا تەشەنە دەکا. ئەو کەسەی کەوا فەساد دەکا ئەگەر ڕێی لێ نەگیرێ، ئەگەر سنووری لۆدا نەندرێ، ئەو فەسادەی تەشەنە دەکا، بەرپا دەبی، ئەو فەسادەی بڵاو دەبیتەوە. لێ پێویستە سنووردار بکرێ، پێویستە عیلاجی بکرێتن. وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. ئەجۆ گوتمان ئەو فەسادەی ئەوان کە بریتیە لەو نیفاقێکەوە لە دڕ و دەرونیانە، لەو مەعسیەتێکەوە ئەنجامی دەن، بە تایبەتی بەڕاستی فەسادی منافقان لە چیەوە دێتن؟ لەوەی کەوا وەکو لە ئاەتەکانی سوورەتی ئەنیسا کە لەوێن دەرێژ باسی منافقان دەکاتن، ئەوەیە کەوا وەکو لە دواتریش هەر لەو ئاتانی سوورەتی ئەلبەقەرە عین ئیشارەتی پێدا کەسانێکی منافق وەلا و دۆستایەتیان لە بۆ کەسانێکی بێباوەڕە دەچەند پشتیوانی ئەوان دەکەن لە دژی ئیمانداران، پشتیوانی کەسانێکی بێباوەڕ دەکەن لە دژی ئیمانداران، وەلائیان لە بۆ ئەوانە. لۆی خوای گەورە لە سوورەتی ئەلەنفال کاتێکەوە باس لەو حەقەتە دەکاتن والذین کەفەڕوا، طبعا لە پێشەوە دەفەرمی ئیمانداران بعضهم ئەولیاء بعض، بەڵام لە دواتر دەفەرمی والذین کەفەڕوا بعضهم ئەولیاء بعض، کەسانێکی کافر
هەندێکیان دۆستی هەندێکیان کەواتە دۆستایەتی لەگەڵ کافران کەسی کافرە دۆستایەتی دەکات نابی ئیماندار دۆستایەتی کەسی کافر بکە بەڵام کە دەفەرمی کەسانێکی کافرن دۆستایەتی یەکتر دەکەن إلا تفعلوه تكون فتنة في الأرض وفساد كبير بەڵام ئەگەر وانەکەن واتە تەنها کافر دۆستایەتی کافر دەکا و ئیماندار دەبی دۆستایەتی ئیمانداران بکە ئەگەر وانەکەن بە پێچەوانەوە کەسانێکی ئیماندار بچی دۆستایەتی کەسانش کافر بکە دەفەرمی تكون فتنة في الأرض وفساد كبير فتنة وفساد للصروي عادي بەرپا دەبی فتنە و فەسادیەکی گەورە وفساد كبير خوا پەنامان بدە کەواتە بەڕاستی وەکو زانایان لە تەفسیر و ئاتەدا باز دەکەن دەفەرمون ئەو فەسادێکەوە منافقەکان ئەنجامی دەن بێجگەرە ئەو نەخۆشیە لە دڵیانە بێجگەرەوەی کەوا درۆ دەکەن گەورەترین مەزهەر لە مەزاهیری فەسادی کەسانێک منافقەوە دەچن دۆستایەتی بێباوەڕان دەکەن لە دژی ئیمانداران لە نەتیجەدا تەکون فتنة في الأرض وفساد كبير جا کاتێکەوە پێیان بگۆترێ ئەوان چ دەڵێن قالوا إنما نحن مصلحون دەڵێن إنما لە بۆ حەسرە واتە بەتەنها هەر ئێمە ئەگەر کەسانێکی مصلح هەبێ هەر ئێمە مصلحین هەر ئێمە چاکەکارین سبحان الله هەر ئێمە ابن عباس خوای لە ڕازبی لە خۆی لە بابی دەفەرمی لە تەفسیری و ئاتێکەوە ئەوان دەڵێن إنما نحن مصلحون إنما نريد الإصلاح بين الفريقين من المؤمنين وأهل الكتاب سبحان الله دەڵێ ئەوان دەڵێن ئێمە دەمانوێت ئیسلاح لە بینی ئیمانداران و ئەهلی کتاب بکەین بە تایبەتی جوولەکە کەوا لە مەدینەی مەوجود بوون کەواتە کاتێک کە پێیان دەگوترێ فەسادی مەکەن وەکو گوتمان زەقترین مەزهەریش لە مەزاهیری فەسادی منافقان وەلایانە لە بۆ غەیری ئیمانداران کەواتە کە ئیبن عەباس خوای لە ڕازی لە خۆی لەبای بەو شێوەی تەفسیر دەکاتن بە تایبەتی منافقەکانی مەدینەی ئەو زەمان ئەو کات وەلایان لە بۆ ئەهلی کتاب بوو لە بۆ جوولەکەکان بوو پێیان گوترە کاکە وا مەکەن داگونا ئێمە دەمانوێت ئیصلاح لە بینی ئیمانداران و لە بین ئەهلی کتاب بکەین سبحان الله يعني نفاقەکەی خۆیان ناو لێ نابوو ئیصلاح نفاقەکەی خۆیان ناو لێ نابوو ئیصلاح وەکو لە سوورەتی ئەنیساش عین لە باسی ئەواندا دەفەرمی إن نريد إلا توفيقا وإصلاحا أوي إيما ديكين تنها من التوفيق لبين إيمان داران وغير إيمان دار ممكن إصلاح لنواني ممكن سبحان الله آخر إيمان دار لقل غير إيمان دار دو هيلي تقريبا خالي مشترك لنواني لبين أهل توحيد وأهل الشرك خالي مشترك لنواني دانية تا كل خالق دابقن ويكتري إصلاح يتصدكي وتوفيق يتصدكي لنواني دا كواتا أوان داني أو خيانتي كأوان ديكن كاتكوا دوستايتيان لبو غير إيمان دارانا دژایەتیان دەکەن لە بەرامبەر ئیمانداران یان دژایەتی ئیمانداران دەکەن بە دۆستایەتیکردنیان لەگەڵ غەیری موسڵمانان ناو لێ دەنێن ئەوە ئیصلاحە سبحان الله بەڵام ئایا وایە ئایا ئەوەی کە ئەوان دەڵێن وایە کەوا فعلن ئەوان کەسانشی مصلحن خوای گەورە سبحانه وتعالى دسان بە درۆیان دەخات و دەفەرمی ئەلا ئاگادار بن ئەلا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون ئاگادار بن ئەلا ئەداتی تەنبیهە ئەداتی تەنبیه و ئیستفتاح وەکو زانان دەفەرمن لە بۆ سەرنج ڕاکێشانی بەرامبەرەکە ئاگادار بن ئەوانە مفسیدن ئەسڵەن ئەوانە مفسیدی ڕاستەقینە ئەوانن ئەلا ئینەهم هم المفسدون کەواتە یەکەم جار ئەلای بەکارهێنا لە بۆ تەنبیه سەرنج ڕاکێشان کە شتێکی گرنگە ئاگادار بن باسی دەکات خوای گەورە بە ئینەی تەئکید و هەروە هم كضمير فصل عين لبو التأكيد وحصري أو صفتتين ده ألا إنهم هم المفسدون براستي بالتأكيد هر أوان مفسدا أقرتي ناوج لخوبن المصلح أو كأخوة سبحانه وتعالى ناوي لدني أو اعتباري كأخوة دايدن سبحانه وتعالى أو الراستو درستا أو مهمة أو قرنق نق أو أوان إدعاء دكن أقرنا كلا يدعي وصلا بليلة كواتا ئەوەیە کە خوا سبحانه وتعالى بەچیان ناو دەبا لای خوا سبحانه وتعالى ئەوان چنە ئەلا ئینەهم ئاگادار بن بە تەئکید ئەوان هەر ئەوانن مفسدن بەڵام ولكن لا يشعرون بەڵام هەستی پێ ناکەن سبحان الله هەستی پێ ناکەن وەکو لە ئاەتەکەی پێشترێش کاتێکەوە خوای گەورە باسی ئەوەی کردکەوە ئەوان دەیانەوێت خیداع لەگەڵ خوا لەگەڵ ئیمانداران بکەن بەڵام لە حەقەتدا خوای گەورە فەرمووی ئەوان تەنها خۆیان هەڵدەخەڵەتێنن بەڵام هەستی پێ ناکەن
لێرەش دەفەرمی هەر ئەوان مفسدن بەڵام هەستی پێ ناکەن. شعور دیارە وەکو زانان وەسفی دەکەن دەڵێن واتە هەستکردن بە شتە وردەکان، هەتا دەین لە شەعر هاتیە پرچ، واتە کاتێکەوە دەست لە پرس دەدرێ بە تایبەت ئەگەر پرس درێژ بی لەوانەیە هەستێکی زۆر زەعیف خاوەنەکەی بکە، لەبەرەوەی ئیحساس لە پرسدا زۆر کەمترە مقارنەتەن بە پێستی ئینسان. لێیە کاتێکەوە کەسێک دەست لە پرچی بدرێ و خۆت شتێک بچتە سەر پرچی هەستی پێ بکە، ئەوە دیارە زۆر ورد دەرهاسکردنەکەی، زۆر ورد دەرهاسکردنەکەی. لێیە کەسی شاعر پێی بگوترا شاعر لەبەرەوەی دەرک بە شتیوا دەکاکەوە زۆر حساسە، خەڵکانشی دیکە دەرچی پێ ناکەن. ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوانە هەستی پێ ناکەن، بێشعورن، هەست ناکەن، هەست بەو شتە وردانە ناکەن، ئەگەر نا هەر ئەوان خۆیان هەڵدەخەڵەتێنن. ئەوان کەسانێکن کەوا بە خۆیان مفسیدن بەڵام هەستی پێ ناکەن. لە حەقەتدا هەر ئەوان مفسیدن بە اعتیباری خوای گەورە و بە بڕیاری خوای گەورە ئەگەرچی خۆشیان بە مصلحدا بنێن. لە خوای گەورە دەپاڕێنەوە لە شەڕی نفاق و ئەهلی نفاق. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزی و وەحدەی سەفی مسلمانان ئینشاء الله خوای گەورە ڕێک بێخی پاچی بکاتەوە لە کەسانێکی منافق کەوا دەرد و سەرەتانن لە هەر جێگایەک و لە هەر کاتێکدا هەبوو بن. خوای گەورە ئینشاء الله تعالى صفاتی نفاقمان تێدا ناهێلی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله